قوربانیانی ڕووداوی ئاگرکەوتنەوەی باڵەخانەکەی سۆران هەمووانی خەمدار و نیگەران کردووە. خواجیان هێز و توانە بە کەسوکاریان ببەخشن، بزانن حەسرەتێک بۆ لە ڕوحمان مایەوە. ئینا لیلا و ئینا ئیلەیه ڕاجعون. پاکەڵتی یاسا مەراسیمێکی بۆ هەریەک لە مستەفا ئیسماعیل قوتابی ماستەر، دکتۆرە ئیلهام وەحید مامۆستای بەشی یاسا و ژمێریاری کە دوان لە قوربانیانی ڕووداوەکە بوون ڕێکخست. ئێمە زۆر بەداخین بۆ لە دەستدانی دوو هاوکار و دوو هاوپیشەی خۆمان، هەریەکە لە دکتۆرە ئیلهام لەگەر مامۆستا مستەفا. بەڕاستی ئەگەر وەسفێکی وان بکەین، دکتۆرە ئیلهام یەکەم دامەزراندنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2008 لە زانکۆکەمان. لەو کاتەوە تا ئێستا کە من بەردەوامم لەم زانکۆیای یەک قوتابی، یەک فەرمانبەر، یەک مامۆستا با بڵێن عاجزیەک یاخود با بڵێن گلەیەکی لە دکتۆرە ئیلهام نەبووە. مامۆستا مستەفا یانەوەتە کتابێکی پێوە بوو، خەریکی خوێندنەوە بوو، یان خەریکی کارە کارژێڕیەکان بوو، یان ئەوەتە خەریکی خواپەرستی بوو. لۆیە هەردووچیان دوو نمونەی جوانی مرۆڤایەتی بوون. دەچینە ئەو ژوورەی دکتۆرە ئیلهام وەحید لە زانکۆی سۆران وانەی لێ بە قوتابیەکانی وتووە. ژوورەکە کش و مات و بێدەنگە. دکتۆر تەها کە هاوپیشەیەتی بە دڵێکی غەمبارەوە دانیشتووە و باس لەو مامۆستایە دەکات و دەڵێت ڕۆیشتنی دکتۆرە ئیلهام کەلێنێکی گەورە بوو. بەڕاستی سەبارەت بە دکتۆرە ئیلهام، یعنی بە حکمی ئەوەی دەرسی لەلای ئێمە هەبوو، یعنی ئافرەتێکی قیمەی ئەخلاق بوو، ئافرەتێک بوو زۆر بە تەعامل خۆش، لای تەڵەبەکانی خۆشەویست بوو، مطیع بوو لە بۆ قسم، یعنی لە بەش هەر شتێکت پێ گوتبایە ڕاستە خۆ جێبەجێی دەکرد. دواتریش هەر لە لای خۆمان بوو، ئەمە دەرسی مالیەمان دەدا بە حکمی ئەوەی اختصاصی ژمێریاری بوو. لە دوای ئەوەی کە بەشی ژمێریاری هەر لە ناو فاکەڵتی یاساکراوە، خۆی داوای کردگوتی ئەگەر بسمە ئەو بەشە لەبەر اختصاصی من لەوێ، ئەمەش پێمان باش بوو لەبەر ئەوەی ئینسان لەکوێ خۆ دەبینیتەوە بچیتەوە، ئەو بوو هاتە بەشی ژمێریاری. یەک لەو شعبانەی کە مەسەڵەن بڵێن لەو هۆڵاڵی کە دەرسی لێ گوتووە، ئەو هۆڵەیە کە ئێستا ئێمە لێرە قسەی دەکەین، لێرە زۆر دەرسی بە قوتابیەکانی گوتووە و لە هەمان کاتدا زۆر خۆشەویست بووە و دەرسەکانیشی ماشەڵڵا زۆر احتیمامی پێ دەدا، گرنگی زۆر بە دەرسەکانی دەدا، بۆیە هەم لە لای ستاف خۆشەویست بوو، هەمیش لای قوتابیەکانی خۆشەویست بوو دکتۆرە ئیلهام. دکتۆرە ئیلهام وەحید بەڕەچەڵک عەرەب و خەڵکی شاری دیالە بوو. لەگەڵ دایکی و خوشکێک و برایەکی بەیەکەوە لەو شوقەیەی سۆران ژیاون کە تیایدا سەرجەمیان خنکان. مامۆستای بەشی یاسا و بەشی ژمێریاری بوو لە زانکۆی سۆران. برایەکیشی بە ناوی موعید وەحید لە هەمان زانکۆ قوتابی دکتۆرا بوو. مانگی دەی ئەم ساڵ گفتوگۆی دکتۆراکەی تەواو کردبوو. مامۆستا مستەفا ئیسماعیل خەڵکی ئیدارەی سۆرانە، ڕاگر بووە لە بەشی یاسای زانکۆی سۆران، هاوکات قوتابی ماستەریش بووە، خۆی و خێزانی لەو شوقەیە دەژیان، هەردووچیان گیانیان لەدەستدا. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.